قسە و باسە لەسەر بابەتی شێوەکاری کە ئەویش مامۆستا بەناز رەئوف پێشەنگایەکی تایبەتی بۆ بواری شێوەکاری و بە تایبەتیش سیرامی کردوتەوە کە بەڕێزیانم ئێوارەی لە سۆدی کورسات مەگەزین ئامادەی و وەڵامی گفتوگۆ و پرسیارەکانمان دەداتەوە. سلااو لەبێ مامۆستا بەناز بەخێربێ سەرچاوان. سپاسانەکەم سلااو بۆ ئێوەشەوە زۆر سپاس بۆ کەناڵی کورسات بۆ میوانداریە سوپاسانەکەم دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ بەڕێستان ماندوومان کردی پێم خۆشە پێش ئەوەی باس لە پێشنگاکە و ناوەڕۆکەکەی بکەین سەرەتا باسێک لە ئەزمموی کارکردنی تۆ لە بواری هونەرا بکەین دەگەڕێتەوە بۆ ساڵی چەند. بەڵێ من دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانم بەشی شێوەکاری ساڵی 98 تەخەڕۆجم کردووە و لەو کاتەوە بڵێن دابڕابن بۆی مامۆستایەتەوە بەڵام دوای ئەوەی تر دەستم کردێتەوە بەکارکردن لە 2009 ئیتر من تا ئێستا کارم زۆر باشە. پێم وابێ مامۆستای هونەریشی؟ بەڵێ مامۆستای هونەرم لە سەرەتایی. قورس نییە تۆ مامۆستا بیت و بتوانیت پێشەنگا بکەیتەوە ینی بەدەر لەو ئەرکی خۆت بتانی ئەو کارە تایبەتانەش بکەیت و پێشەنگایەکی تایبەتیان بۆ بکەیتەوە؟ زۆری چکە تۆ لە دەوامێ هەیە و ئەرکی مامۆستایەتی و ئەنجە دوای ئەوە بێت تۆ ئیشی هونێرەکەی خۆ بکەیت. ئەنی مەجاالێکی زۆری ئەویستاک و ئەم کارانم کرد بەرەوەڵا ئەرکێکی زۆر بوو. زۆر باشە هەر سەرکەوتوبی پێم خۆشە باسێک ئێستا لە پێشەنگاکە کەی بەڕێوە چوو ناوەڕۆکێکی خۆی لە چابینیەوە و چەند کاری سیرامیکیتیان مایش کرا بوو. من ئەمە دووەم پێشانگام بوو. یەکەم پێشانگام لە مۆزەخانەی سلێمانی بوو 5/7/2007 ئەمەش 3/7 لە مۆزەخانەی ئەمە لە سوورەکە بوو بە تقریبان بە 42 کار بەشداری ینی ئیشەکانم ئەوە نەبوو. بەڵێ زۆر باشە. زیاتر و کارانی کە مایش کرابوون لەم شێوەکار و لەم پێشەنگایە توانیویانە خۆیان لە چیا ببینەوە زیاتر گرنگیت بە چ بابەتێکیا و بابەتی کللتوری گرنگی پێدراوە لەنەو پێشەنگاکەی؟ بەڵێ بەتەکیدی چکە من کارەکانم هەمووی کللتوریە من بۆیە ئەو ئیشەشم کردو لەبەرەوەی زیندووکردنەوەی کللتوری کوردی بەڕاستی لە ئێستاە ئەو کللتورە بەرەو نەمان چووە ئەنجا ئێمە ئەبێ ئیشی بۆ بکەین ئیتر لە ڕووی شێوەکاریەوە بێ لە هەر مۆسیک بێ لە شانۆ بێ لە هەر شێوەیەک بێ. بەڵام من وەکو خۆم شێوەکار لە بواری سیرامیکە ستانبەوەی کە ئەو کارانم زیاتر بە شێوازی کللتوری نەخشی بەڕا زۆر لە ئیشەکانمە موروی ئافرەتان یعنی شێوازی دروستکردنی کەمەرە و هەیاسەی کۆنی قەدیم ینی ئەوانم هێناوەتەوە بۆ دروستکردن ئەمە بۆ ئەوەی کە هەم بینەر حەزی لەو شێوازە ئەکاتوە نوێکردنەوەی ئەم کللتوری چکە بەڕاستی هەموو نەتەوەیەک بە کللتورەکەی خۆیەوە جوانە بە هونەرەکەی خۆیەوە جوانە. ئەی ئەو ماتریالانە ئەو مادانی کە تۆ بەکارێنی لە کارە هونەرەکان تا زیاتر خۆیان لە چیا بینەوە؟ وەڵا من زیاتر بڵێن مادەکان بەڕام بەکارهێناوە خۆی گڵ و شوشە لە ئەساسی سیرامیکە لە بەرەوەی خۆی گڵێنەسازی تەکنیکێکی هونەریە بڵێن ڕۆژانە لە شێوازی کەسێک و بۆ کەسێکی تر جیاوازی هەیە لەعنی لە نێوەبوونەوەیە جا ئەم شێوازە سیرامیکە شوشە و گڵە دوای فەخرکردن و شوشەکردن تۆ ئیشی جوانکاری بۆ ئەوکەی ئەو جوانکاریە من کە ئەو تەکنیکانی بۆم کردووە کە بگونجێ لەگەڵ شێوەی فۆرمەکەیە کە بە شێوازێکی کۆن من ئیشم تیا کردووە. زیاتر ئیشەکانم ئەوە نییە کەوتم هەر بەڕەم هێناوە بڕێومە لەسەر ئیشی سیرامیکەکە دامناوە دوای ئەوە ئیزافاتی ترم بۆ کردومە معدەنم تێکەڵی ئیشەکە کردووە. ئەتوانی هەموو ئەمانە لە ماڵەوە بکەیان پێویست بە شوێنی تر ئەبێت؟ خۆی بۆ جوانکاری و ڕازانەوەکە لە ماڵەوە هەموویم کردووە لەبەرەوەی ئەوتمەوە داوامم هەبوو بەس وەکو سورکردنەوە شوشە لە مەڵبەندی ئیشی دەست سوپاسیانەکەم کە زۆر هاوکارم بۆ مامۆستا رەئوف ینی من ئەوێ نەبووانە بەتوانێم ئیشانە سوورکەمەوە شوشەیەکەم. هونەری سیرامی ئێستا لە کوردستان خۆی لە چه ئاستێکدا تۆ وەکو کەسێکی ئەکادیمینی و بوارەکە خەڵکی کوردستان تا چەند خواستیان هەیە لەسەر بابەتە سیرامیکیەکان؟ خەڵک زۆر حەزی لێ بەڵام لە ئێستاە کە زۆر کەمە چەند کەسێکن کە لە بواری سیرامیکە ئیشەکەین خەڵک زۆر حەزی لێ ینی من بۆی ئەمەشم کردو تەنانەت لە پێشانگاکەشمە کارەکانم بە هەرزان دانا لەبەرچی لەبەروی خەڵک کە حەزی لێ بوو بیکڕێت چکە لە مۆزعیا بەڕاستی زروفەکە تەواو نییە کەسێک هات ئەو ئیشە بێتەوە بۆ ماڵەکەی خۆی داینە من کێشەم پارەکە نەبوو بەس گرنگ ئەوەیە کە ئەم ببێ بە کللتورێک ئیشی دەست لە ماڵەکانە. بەڕاستی مینیستە لە ئێران 4 جار بەرژداری پێشانگەی نەودەوڵەتیم کردو لە ئێران و هەر 4 جارەکە شاهادەی ڕێزلێنان وەرگرتووە. بەڕاستی کە ینی ئەچیتە ئەوێ سەیرەکەی ئەم خەڵکە چەند معجیبە بە ئیشی دەست و ینی تەنانەت لە ماڵەکانیانە کەم ئیشی بازارەیە ینی ئێمەش ئەبێ هەوڵی بۆ ئەوە بین
کە ئیتر خەڵک وشیار بێ واز لە شتی بازاڕی بێنێت بەڕاستی هەم لە ڕووی هونەرەوە هەم ئەو بۆ مرتاحبوونی ئەو هونەرمەندە خۆی ئەمە شتێکی زۆر باشە. ئەو پێشنگانی کە بەشداریت کردوتر لە وڵاتی ئێران خۆیان لەسەر چ بنەمایەک ئەو شێوەکارانە ئەیانتوانی بەشداری لەو پێشنگانەیە هەمووی ئیشی دەست بوو هەموو ئیشی دەست بەڵام نێودەوڵەتی بوو یعنی هەر بڵێن ئێمە نەبووین چەند وڵاتێکی تر بەشداری بوو بڵێ بۆ شێوەیە بوو. زۆر باشە. ئەی چەندێک کاتت پێویستە بۆی بتوانی ئیشێکی سیرامیکی تەواو بکەیت ینی هەمویان وەکو یەک کاتیانەوەیان جیاوازیان لە بین جیاوازی هەیە مەڵەن ئیش هەیە بە ڕۆژێک تەواوە مەسەن ئیش هەیە بە 15 ڕۆژ 10 ڕۆژ تەواوە بێ ئیشەکە کەوتووە ئیش هەیە چەند سعاتێکی ئەوێ بۆ ئیشکردن جاریا بۆ ئیشە بۆ من 4 ساعت ئیشم کردووە ینی خەریب بۆ من لە فتاقی بەڕاستی ینی نەمتوانێت سەرال بڕم هەر بەردەوام ئیشم کردو حەزم کردو تەواو بێ تا ئیشێکی تر بکەم. ینی لە کاتی گەرمایە زۆر ناخۆشە لە کاتی سەرمایە زەحمەتی دروستە بێ بەڕاستی سیرامی کێشەی زۆر هەیە ینی ئەوێ پارێزگارێکی زۆرش لەو ئیشە بکەیت کە بمێنێتەوە لە بەرەوەی لەوانەیە بشکێ بەڵێ بەتەکیدی تۆ جاری وایە لە فڕنادا و ناوەشکاوە هەر خۆشە کە لە ماڵەوە زۆر ناخۆشە هەر خەمی ئەوەتە کە بشکێ لە بەرەوەی پێویستی بە پارێزگارێکی باش هەیە. من ئەم سوتفە ئەم بەیانە نازانم بۆ قاتم بەر ئیشەکانە بردوتەوە بۆ ماڵەوە قاتم بەر ئیشێکم کەوشکە وتم یەکسەر کێشان بخۆتم وی ببرم لە تاوە نەمزانجیکەوتم وی ببرم لە تاوی ئیشەکەم ئەمە نەم خۆشە ڕاستەکەواتە هیلاکێکی زۆرە ئەبێت تاوەکو توانین ئیشێک زۆر لە سەردەمی ڤایرۆسی کۆڕۆنا هونەرمەنداندا بەشکرابوون بۆ دوو بەشێکیانەوانە بوون کە لە ماڵەوە کەرەنتینیان بە هەلێکی زۆر باشزانی بۆی کاری زیاتر بکەن و بەشێکیشیان لە کارەکانیان دابڕن. تۆ لە کام لەو دوو بەشە؟ وەڵاهی من ئیسفادەم زۆر لە کەرەنتینە کرد هەر زۆر ئیسفادەم لێ کرد ینی ئەو کاتانە ئیتر تەواو توانیم تەکنیک و ئیش و شتەکان ینی تەرتیب بکەم و جوانکاری بۆ ئیشەکانم بکەم. زۆر باشە سەرکەوتوبی ئەی شێوازی بەڕێوچوونی پێشەنگاکە تا چەند توانیتان ڕێنمایە تەندروستیەکان بپارێزن خەڵک کە سەردانی ئەوەیە کرد ماسک و پێداویستەکانی بەکارێنە وەڵام من ماسکی شەمدا نابوو بەڵام ئیشەڵا کەسیش توش نابێ ئیتر خەڵک ماسکم دانابوو بەڵام ئیتر پێشانگاکە تا زۆر ینی خەڵک لێ ڕازی بوو بەڕاستی پێشانگاکەیان بەدڵ بوو منی زۆر خۆشحاڵ بووم ئەمەوام لێ ئەکا زیاتر هانم باکە ئیتر بۆ پێشانگای داهاتوم کاری جوانتر و بە شێوازی کللتوری جوانتر ینی زۆر باشە ئەگەر پێشنگایەکی تر بکەیتەوە بەدەر لەم پێشنگای هەموو ئەو کارانی تریشی کەیکی هەر بابەتی کللتوریە بێ هەر تەواو ئیتر من هەر ئەو ڕێچکەیان گرتووە ئەوە ستایلی خۆمە تەواو ینی هەر بۆ ئەگەر مۆدێرنیش بێت ئیشەکە تێکەڵ یەکەم لەگەڵ کللتورەکە ینی هەر شێوازە کللتوریەکە بنوێنێت. ئەی خوێندکارەکانت هیچ فێری ئەو بابەتانە نەکردو؟ زۆریش من ئێستا خۆم مامۆستای هونەرم زۆر ئیشی دەستیان پێکەم ینی باوەڕ کە ینی وام لێ کردوون ئیشیان کردو تەنانەت مامۆستاکان کڕیوانێتەوە ئەوە نە بە جوانی کردوانە ینی تەلەبەم هەبووە ملوانکەی کردو ئیشی کردووە فرۆشتێتەوە ینی پێشانگان بۆ کردوەوە مێزێکی بچووک لە مەکتەبەکە بۆ خۆی ئیشەکانی فرۆشتووە ینی یا ئەگەر لەم کاتی کەرەنتینە شتا پێشانگانە بوو دوای ئەوە ڕۆشتمەوە بە تەلەبەکان ئیشەکانم دەرکرد ینی پیشانی مامۆستاکانم ما تەلەبەکانی ترکڕیانەوە ینی ئەوە زۆر مهمە پێویستە هەموو مامۆستایەک هەموو کەسێک ینی مناڵ فێری کللتورکە فێری ینی کللتوریکە فێری کوردەواریکە فێری ڕسەنایەتیکە چونکە ئەم مناڵە گەورە ئەبێ خێزانێک پەروەردەکە ئەبێ بە مامۆستا ئاچێتە کۆمەلگایەکە ئەمە والێکە ئیتر وردە تۆ ئەم کۆمەلگایەت هونەردۆستە بێ کللتوریان خۆشە بێ بەڕاستی ئەمە لە ئێستا زۆر ینی برەوە نەمانەت ینی ئیتر ئیشەڵا ڕاستە بەداخەوە بێگومان زۆر گرنگە کار لەسەرەوە بکرێ مناڵەکان هەر بە مناڵی ڕابهێنرن لەسەر ئەو بابەتە کللتوریانە و لە هەمووی گرنگترەوەیە کە بابەتێکی وەکو هونەر کە دەرزێکی زۆر خۆشەویستە لە لای خوێندکار بتوانێت لە ڕێگەی ئەوە هانی خوێندکارەکان بدرێ بتوانن بابەتە کللتوریەکانیان خۆش بێت. مامۆستا بەناز تا چەند کار لەسەر ئەوە کراوەکە بۆ نمونە لە وڵاتانی بیانی یاخود تۆڕە کۆمەڵایەتیەکانیان هەر بابەتێکی تر لەلایەن بەڕێستانەوە بەکار بهێنرێ بۆی توانی پەرە بەکارەکەی خۆت بێ ینی فکرە و بیرۆکەی زیاتری لێوەربگریت. نبووی بەجاریکەم لە دەرەوە هەر پێشنگای نێودەوڵەتی بیاخود کارەکان لێرە بە شێوازێکی نوێ. بەڵێ من ئەوەی ئێران ئیتر هەموو ساڵێک کە خۆیان بە تایبەتی شاری قەزوین ئەگەر هەموو کار کاتێک ئەو پێشانگای بکرێت و خۆیان داوەتنامەمان بۆ نێرن بەڵام وەکو تاسە نەچوومەتە دەرەوەی بەزۆکو لە فەیسبوک و ئەوانەوە کارەکانم یا لە ئینستاگرامەوە زۆر کەس دەستخۆشین دەکەن. زۆر باشە باس پێشتر باس لەوە کرد کاتێککە کارێکەکەیت ئەبێ سەردانی دەرۆشتانی کۆمەڵێک بابەتی تر هەیە تاوەکو بە تەواوەتی بیکەی پێم خۆشە باسێکی ئەومان بۆ بکەی بۆی بینەرانیش ئەوانی کە کارێکی سیرامیکی نازانن چۆن دروست دەکرێت لە یەکەم قۆناغ بۆیان باس بکەی تاوەکو کۆتایی. من خۆم دەرچووی ناڵم پەیمانگام لە بەشی سیرامێک ئیتر ئەوە کە تۆ دەرچووی ئەبێ خۆت ئیتر بە دوای شتا بکەڕێت. من کە چوون بۆ ئێران زیاتر زۆر گەڕام ئەو زۆر ینی کاری تێکردم تۆ خۆت ڕۆژانە ئەبێ تا سیر نەکەی ناتوانانی ئیشێ بکەی لە خۆتەوە
يعني تو أبي بدواي كلتوركانا سموكو من خوم بدواي مثلا نخشي برا أم لمسدم أم برا بو كردو أم يلانيان بو كردو أنت زياتر شوي بڵین هەندەسی شێوەی حیوانی لە ئیشەکانیانە مثلەن من مورم بۆ بەکار هێناوە بڵێ مورو مثلەن لەسەر لە کاتی ئەنفالە ئەو ئافرەتانی کە ئەو مروانەیان لێ بەجێماوە من یعنی هەستاوم زۆر ینی ئەگەر خۆی ئەو کاتە نەبە بڵم هێنابێتمە بەڵام گەڕاوم بە دواتە مثلەن لەو بابەتەم دۆزیوەتەوە کە لەو سەردەمای بەکاردرا کردومەتە سەر ئیشەکانم زۆر باشە کەواتە زۆر گرنگە و بابەتە کلتوریانی بەدوایە بگەڕێت بەتەمەندترەوە ماوە ئەیتۆ ئەو بابەتانە توانین بەدەست بهێنی وڵی من زۆر من بەعزێکات چون بۆ لای کاک فوئاد ئەوە زۆر باش بوو سێری نەخش و شتەکانمە کرد اینجا بەڕا ینی خۆ سێرجەکەی لە ئەنتەرنێت و ئەوانە ئەگەڕێ بەدوایە ئێستا من کە لە ئێرانیش چم زۆر گەڕام ئەوە ئێران زۆر باش بوو گوارەکان و ملوانکەکەش زۆر جوانە هەر کاری دەستی خۆتەیان ئەمانە نەوەڵا بەس ئەمە ئیتر لە پێشانگایە کاکڕیم بەڵامی تر خۆشم بەعزێشتم ئەنی هەر بە سیرامی کردووە بۆ جوانکاری خۆشم زۆر باشە زۆر شت من هەر حەزم لێ هەر خۆم بیکەم ناک بیکڕم ڕاستە خۆت کە هونەرەکەت هەبێ بێگومان بۆ خۆشت بەکاری بێنیتەوە گرنگە زۆر جار خەڵک لێی لەواکەن کە کارە دەستەکان زۆر گرانن بۆیە ئەڵێن خواستی کاری دەست تا ڕادەیەک کەمتر لەو بابەتانی تر کە لە بازار ئافرۆشتێتەوە ما گەڕێنیتەوە بۆچی بۆ ماندووبوونی ئەو کەسە ینی تۆ سەیرەکەی ئیشێک لەکوێ لە معمەلێک دەرکرێ هەمووی بە یەک جار لەکوێ تۆ ئەو کەسە ئیشێکدانشی 4 ساعت 5 ساعت خەریکی ئەبێ خۆ ئەبێ ئەو حەق دەسێ ئەو کاتی ماندووبوونی خۆی بخاتە سەری بەڵام من لەگەڵ ئەوەشە هەر بەهەرزان هینم کرد بۆ لەبەرەوەی خەڵک بتوانێ بیکرە و خۆشیان بوێت زۆر جار هەر ینی چۆن بڵێ پارەی تێچوونەکەشی دەرنایێنێتەوە زۆر کەڵێن ئەوەی کە سەرفم کردووە ئەوە ناتوان بەدەست بهێنمەوە ئەو پێشانگای من کردومە تۆ زانی چەندی تێچۆ ئەو گڵەکە و شوشە و تو حساب کەم هەموو شتە بەڵام من هەر دڵخۆشم بەوەی کە کەسێک بەهەرزانجی ببی باتە ماڵەکەی یان بیەمێ ئاسایە لەلام زۆر ئەتیادێ هەی بێ لە ماڵەکەی هونەریت هەدیە کردەوە ئەروەڵا کردووە بەس دوای درستم کردێتەوە هەر لەوە بە سەرۆکەوە دەرنەچوە بەڵام لەوانەیە جوانتریش دەرچوو بێت بەڵام حرۆکەوە دەرنەچوە چونکە تۆ ئەو کارەی ئەو ئیشەی ئەکەی ئێستا چۆنڵی سەلیقەیەکی تر هەیە تااقەتێکی تر هەیە ینی لەسەر هینی خۆت جارە ئیشێکی ترەکەی لەوانەیە تۆ ئەو تااقەتی و کاتەوە نەبێ ینی بەو ڕحێتەوە نەتوانی بکەی بەڵام هەر کردوش مەتەوانانی بەس ئیتر کاری هونەری بۆیە ئەوەیە کە مهمە دووبارە بوونەوەی زۆر نییە مەگەر ئیشی قاڵب بێ بەس قاڵبیش بوو بێ شێوازی زەخرەفەکەم هەر گۆڕیوە لەم هێشتۆکەوەی تر بێ زۆر باشەکەم خۆشە پلان و بەرنامەی داهاتی خۆتمان پێ بڵێ لێرەوە لە پرۆگرامی کورسات مەگەزینەوە هیچ پێشەنگا و کارێکی نوێ هەیە دەوێ بیکەیت ئیشەڵا دوای ئەمە پرۆژەی ترەمە ئیشەڵا بەڵێ بەردەوامە بم زۆر باشە هیوای سەرکەوتنت بۆ خوازی مامۆستا بەناز رەئوف زۆر سپاس بۆ ئێوارەیەماندوومان کرد سپاس بۆ ئێوە سپاس بۆ برایانی پشت کامێرە زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە هیوای کاری جوانەکەی کورسات کە ماڵی هونەرمەندانەوە